کوردستان لەگەڵ زانکۆی سلێمانی پێکەوە لەژێر دروشمی وەرن لە پێناو ژیاندا پێکەوە بژین ئەم کۆنفرانسیان ساز کردووە کە ئامانجیان بۆ شارکردنەوەی کۆمەلگایە دەربارەی بیری تەکفیریە تەکفیرکردنی یەکتری کە ئێستا بڕوایان وایە ڕواجێکی زۆری لە هەرێمی کوردستاندا هەیە و لەم پێناوەدا دیارە هەندێ زانای ئاینی و کەسایەتی ڕۆشنبیر و لە کەسە جیاوازەکانی ناو کۆمەلگاوە تەنانەت میوانی بیانی و زانای ئاینی بیانی بۆ نمونە لە ئەردەن لە میسر لە تورکیا لە تەنانەت لایەکێ لە توێژینەوەکاندا کە لێرە دەکرێت یەکێک لە ویلایەتە یەکگرتووەکان لێرە ئامادەیە کە دیارە پسپۆڕە لێرە ئامادەیە لێرە ئێستا بەشی یەکەمی دانیشتنەکە بڕێوە چێت کە ئامانج لەم دانیشتنی یەکەمە گفتوگۆکردنە لەسەر بە ئاسمانیەکان و بە تایبەتی پێکەوە ژیان کە لە نێوان سێ دکتۆر و پرۆفیسۆرێکدا بە سەرپەرشتی دکتۆر ئەحمەد شافعی کە بابەتە سەرەکیەکەی پێشکەش دەکات و پانێڵەکە بڕێوە دەبات دیارە زۆر تەرکیز لەسەر پێکەوە ژیان لە هەرێمی کوردستانە دەکەن بەڵام سەرەتا دیارە وتارێک لەلایەن سەرۆکی یەکێتی زانایانی کوردستانەوە هەبوو کە ئاماژەی بەوە کرد یەکێتی پێکەوە ژیانی ئاینی و کۆمەڵایەتی لە هەرێمی کوردستانە هیچ کێشەیەکی نییە و زۆر باش تاکەکانی هەرێمی کوردستان پێکەوە دەتوانن بژن بەڵام ئەوەی کە لە هەرێمی کوردستانە بووەتە گرفت پێکەوە ژیانی سیاسی هەیە کە پێویستە سیاسیەکان زۆر بە باش لەوە تێبگەن و ئەم ئامانجە بەگوێی سیاسیەکان بدرێ کە تێبگەن لەوەی کە ئێمە زیاتر پێویستمان بە پێکەوە ژیانی سیاسی هەیە چکە لێرە هیچ پێکەوە ژیانێکی ئاینی و کۆمەڵایەتی پێکەوە گرفتێکمان نیە بەڵام لە پانێڵی دووەمدا کە ئامانجی ئایدۆلۆژیای تەکفیری و جیاکارەکان لەسەر تاک و کۆمەلگا و چۆنێتی ڕۆبوڕبوونەوەیە من لێرە بەڕێوەبەری بەشی دووەمی پانێڵەکەم لەگەڵایە دکتۆر محەممەدم لەگەڵایە دکتۆریان سڵاو لێبێ ئەگەر پێم بڵێ پانێڵی دووەم ئامانجتان چی هەیە و چۆنتانەوێ بۆ نمونە تەخریبیە توێژینەوەکانتان بخەنەوە لە پانێڵی دووەمە بە پشتیوانی پەروەردگاری ئینشاءڵڵا توێژینەوەکان لەسەر ڕوبەڕووبوونەوەی فکری تند و تیژی و تەکفیری بە ڕوبەڕووبوونەوەی فکر و بە هەمان بەڵگە لە قورئان و لە سنەتی پێغەمبەر صلی الله عليه وعلى آله وسلم ڕاستیە ئێمە چۆن پێویستمان بە پێشمەرگەیە بۆی چەک هەڵگرێ و پارێزەری سنووری هەرێم بێ بە چەک بە هەمان شێوە فکرخوانمان دەوێت ڕۆشن فکرمان دەوێت کە بە فکرێکی ڕووناکی گەش توێژینەوە لێکۆڵینەوە لەسەر قورآن و فەرمایشتی پێغەمبەر صلی الله عليه وسلم پێشکەشکە بۆ ئەوەی ڕوبەڕووی ئەو فکرە بێتەوە واتە ڕوبەڕووبوونەوەی سەربازی تاکە چارەسەر نییە ڕوبەڕووبوونەوەی فکری چارەسەری دووهەمە ئەتوانم بڵێم چارەسەری کۆتاشە ڕۆڵی زانایانی لە هەرێمی کوردستانە لە ماوەی ڕابردوودا بەتایبەت لە 2 ساڵی ڕابردوو کە زیاتر باز لە هێزی داعش دەکرا بەتایبەت لە ڕووی فکرەوە ڕۆڵی زانایانی لە ڕووە چۆن بووە توانێت یانە ڕۆڵە ببینن کە لە ڕووی فکرەوە بتوان بەرەنگاری فکری داعش ببنەوە بەتەئکید ئەگەر پاش فەزڵی خوازانایان و ئەکادیمیاکانی هەرێمی کوردستان کە هەردوو کۆلێژی زانسە ئیسلامیەکانی سلێمانی زانکۆی سلێمانی کۆلێژی زانسە ئیسلامیەکانی زانکۆی سەلاحەدین کە ئەم دوو سنتەرە بۆ توێژینەوە بۆ زانست بۆ فێربوون و ئەو خوێنکارانی کە ڕوئەکەنە ئەوێ و هەڵگری ئادیای فکری ئاینین زۆر بە شێوازێکی جوان پەروەردە کراون و ئەگەر ڕۆڵی زانایان و دەرنین لە هەرێمی کوردستان ئەتوانم بڵێن ئێوە دراوسەی دەسەڵاتی داعش بوون زۆر لە گەنجەکان ڕویانە کردە ئەوێ بەڵام قەڵغانێک بوون بربەستێک بوون سەمامێکی ئەمان بوون پاژویستی خوا و پاراستنی ئەو فکرە میان ڕەویە هەم زانایانی ئاینی هەم هەردوو کۆلێژەکەی زانکۆی سلێمانی و زانکۆی سەلاحەدین کۆلێژ زانسە ئیسلامیەکە لە پانێڵی دووەمدا دیارەیەکێک لە میوانەکانی تۆ کە بەڕێوەبەرێتی بیانیە ئەردەنیە یا میسریە توێژینەوەکەی ئەم لەسەر ئەم لەسەر پەچەکرداری ئاینەکانی تر لە ڕووی تەکفیریەوە چ زیانێکی ئەبێ لەسەر موسڵمانان کاتێک کە تۆ بە مەسیحێک دڵی تۆ کافری من لەگەڵ تا ناژیم ئەی ئەو ملیۆنەها موسڵمانانی کە لە ئەوروپا و لە ئەمریکا و لەو شوێنانن کە با بڵین مەیلی کەنیسە و یا کەنیسە دەسەڵاتدارە لەوێ یا حکمی مەسیحی لەوەیە ئەی ئەوانە یعنی ئەوانە چۆن بژین ئەی چۆن بتوانن بژین بۆ ئەوی ئەوانی شوشی ناڕەحەتی و ڕوبەڕووبوونەوە نەبن ئەو موسڵمانانی کە لە هەندەرانن ئەو فکرە میان ڕەویە تەرحەکە و بە شێوازی لە شێوازەکان پێگەی بۆ دادەڕێژێ و ڕوویەکات کاک زانا من لێرە میوانێکی ترم هەیە کە مامۆستا محەممەد بامۆچی ئەمەوێ مامۆستا گەنسڵاو لەوێ ڕاستەخۆ لەگەڵ چام ئەمەوێ لە ڕۆ قسم بۆ بکەی کە سەرۆکی یەکێتی زانایان باسی لەوە کرد کە لێرە ئێمە زیاتر کێشەی پێکەوە ژیانی سیاسیمان هەیە دیارە وەکو زانایەکیانی وە ڕۆڵت هەیە لە ناو کایە سیاسیەکانیشدا ئەمەوێ پێم بڵێ ئێوە بۆچی کێشەی یا بۆچی کۆمەلگای ئێمە کێشەی پێکەوە ژیانی سیاسیمان بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وڵای خۆی ئەگەر بارە سیاسەکە وەکو لەلایەنە سیاسەکان بە شێوەیەکی دروست و ڕاست و ڕێک مامەڵە بکەن لەگەڵ واقعە سیاسەکە پێم وایە گرفتی سیاسی نابێ بەڵام کاتێک ممارسە سیاسەکە بە شێوەیەکی ئاراستەیەکی دروست ناڕوە
و لارەکرێتەوە و لە شێوە یاسایی و قانونیەکەی لا ئەدرێ لەوێ گرفت دروستە بێ. ئێستا لە کوردستانە بەڕاستی گرفت لەوە دروست بوو کە هەندێک وەکوڵێ ڕێچکە و ڕێبازی نایاسایی گیرابەر هەوڵ درا بۆی کەواکو چارەسەر بکرێت لە ڕێی قانونەوە کە لە ڕێی پەرلەمانی کوردستان و چارەسەر بکرێت کە چارەسەر نەبوو ئەوە سەرەتای گرفتەکان بوو. نایاساییەکردنە دکتۆر پێوەستە بەوەی کە لە نێوان تاکەکانی کۆمەلگاشدا پێکەوەژیانی سیاسی دروست نەبێت چونکە بەشێکی زۆر کە کەم نیە لە دانیشتوانی ئەم هەرێمە سەر بە لایەنە سیاسیەکانن بە جۆرێک لە جۆرەکان یا ئەندامی لایەنەکان یا لایەنگریانن یا دەنگدەریانن. خۆ سیاستکردن لە کوردستانە وای لێ هاتۆ بە تایبەتی حیزبە دەسەڵاتدارەکان لە ڕابردووە بۆ ئەوەی کەواکو سەرکەوتنی خۆیان لە انتخاباتەکانە مسۆگەرکەن هەوڵیان داوە بە شێوەیەک لە شێوەکان خەڵکەکان بکەنە لایەنگری خۆیان ئەندامی خۆیان موچیان بۆ بڕنەوە ئیمتیازاتیان بدەنێ بۆ بڵێ بە جۆرێک لە جۆرەکان وایان لێ بکەن پشتگیری لەوان بکەن. ئەمە وای کردوتە ئێستا کۆمەلگای کوردەواری توام لە میتێکە لەو کۆمەلگانە یەکێکە لەو هەرێم و شوێنانە جیاوازە لە عالەم. چارەسەرکردنی ئەم پێکەوە ژیانی سیاسی کە لە هەرێمی کوردستاندا نیە چارەسەرەکەی چی؟ چارەسەرەکەی ئەوەیە لایەنە سیاسیەکان بەو شێوەی کەوا ڕاست و دروستە مامەڵە بکەن. بەرژەوەندی حیزبی بەرژەوەندی شەخسی بەرژەوەندی تایبەتیەکان وەلانێن بەرژەوەندە گشتیەکان کە بەرژەوەندی میلەت و وڵاتە و هەرێمەکەی لە بەرچاو بگرن هەموو گرفتەکان چارەسەرە بێ. هەر کەسێکیش ئەوەی قبوڵ نەبوو پێم وایە خەڵک و میلەت پشتیوانی لێ ناکە. دیارە پانێڵەکە تا ئێوارە بەردەوامی بە تەنها ئەم ڕۆژە. بەڵێ زۆر سپاس جەلال محەممەد کە ڕاستەوخۆ لەگەڵمان بووی. بڕیار وایە پارتی دیموکراتی کوردستان لە دوای کۆبنەوەی لەگەڵ یەکێتی نیشتیمانی گەڕی دانوستان